تەواوی کێشەی مرۆڤ لەوەدایە کە لە کەسی بەرامبەر ناگات. ئەمڕۆ هەموو ئەو خەڵکانی کە دەیانبینی بەیەکەوە ناکۆکن، لە ناو خێزانێکە ژن و مێردێک بەیەکەوە بەردەوام ناکۆچیان هەیە، باوکو دایک لەگەڵ ڕۆڵەکانیاندا، هاوپیشەکان لەسەر کار و پیشەکەیان، هەروەها تا دەگاتە ئاستی ئەوانەی کەوا لە دوو ڕێکخراودان، لە دوو حیزبی جیاوازدان بەردەوام سەیرەکەی لە ناکۆچیدان. هەموو ئەو ناکۆچیانەی کە دەیبینی خەڵکانی گەیاندۆتە دادگاکان، بەردەمی دادوەرەکان، و تەنانەت کەسەکە گەیشتۆتە ئەو دیوشیشی بەندیخانەکان و سجنەکانەوە، هەمووی لە ئەنجامی ئەوەدا بووە ئەم دوو کەسەی بەرامبەر یەک لە یەک نەگەیشتن. جەستەیان بە یەک گەیشتووە، بەڵام لە یەکتر ناگەن، لە زمانی یەکتر ناگەن. زمانی یەکتر مەبەستم ئەوە نییە ئەمیان بە کوردی قسە بکە و ئەویان بە ئینگلیزی قسە بکە و زمانەکەی یەکتر نەزانن. هەردووکیان بە زمانی شیرینی کوردی قسە دەکەن، بەڵام لە ئامانج و مەبەستی یەکتر تێناگەن، یان بە یەک ناگەن، هەر لە دوورەوە دوژمنایەتی یەکتر دەکەن، لە بەرامبەر یەکادا نەنیشتون، قسە و گفتوگۆیان بە یەکەوە نەکردووە، یاخود بە یەک گەیشتون بەڵام بەداخەوە لە یەک نەگەیشتون. ئەمە هەموو بوارەکانی ژیان دەگرێتەوە. بابەتێکی گرنگە بەڕێزان، هەموو بوارەکانی ژیان دەگرێتەوە بابەتی بە یەک گەیشتن و لە یەک گەیشتن. بۆ نمونە لە بواری عەقیدە و بیر و باوەڕدا، خاڵی یەکەم گەیشتن بە خوای پەروەردگار. گەیشتن بە خوای پەروەردگار، ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بەوە دەبێت خوای پەروەردگار بناسی. ناسینی خوا یەکسەر دەبێتە پەرستنی خوا، کە خوات باش ناسی لە ڕێی قورئانی پڕبەرەکەت و بەخششەوە، لە ڕێی فەرموودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، ئەڵڵای تاقی تەنها و بێشەریکن ناسی، حەز بە خواپەرستی دەکەی، چێژ لە نوێژەکانت دەبینی. تێگەیشتن لە چێژی خواناسی زۆر گرنگە. زۆر کەسەی عیبادەت دەکا و ئەزانێ بارێکی قورسە لەسەر شانی، حەزی پێ ناکە، بەڵام ئینسان کاتێک کە بە خوای پەروەردگاری خۆی گەیشت لە ڕێی ناسینیەوە، ناسینی لە ڕێگەی ناوە جوانەکانی، سیفات و بە سیفاتە بەرز و باڵاکانیەوە، لە ڕێی بینین بە چاوی دڵ کە سەیری مەخلوقات و دروستکراوەکانی ئەڵڵا دەکەی سوبحانەهو وەتەعالا، ئەوەندەت پەروەردگارت خۆش دەوێ، ئەو کاتە حەزت بە ئارامی دەکەی کە لە سوژدایە لە خزمەتیە، ئەو کاتە حەزت بە ئارامی دەکەی و حەز بە عیزت دەکەی کە دەستی زەلیلیت بۆ لای بەرز کردوێتەوە دوعا دەکەی. بۆیە کاتێک سەحابی پایەبەرز حەڕامی کوڕی مەلحان کافرەکە ڕمێکی تێگرت و لە کاتی نوێژە بەری کەوت و کەوت و شەهید بوو، لە دواوشەی ژیانیدا کە کافرەکەی گوێی لێبوو وتی الله ئەکبەر فست وەڕەبی الکەعبە، الله ئەکبەر سەرکەوتم بردمەوە، بە ئامانج گەیشتم، سەرفراز بووم بە خوای کەعبە، بە پەروەردگاری کەعبە کە ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالا. کابرای کافر زۆر سەری سوڕما، بۆ خۆی دەڵێت وەڵڵا یەکەم جار وەمزانی هاوار دەکات، ئای فریام کەون کوژرام، ئای تیا چووم، ئەی هاوار، بەڵام ئەو وشەیە زۆر کاریگەری لەسەر دڵ و دەروونم دانا، ئەم مرد، ئەم کوژرا، ئەم خوێن بەجەستەیە دێتە خوارەوە، ئەم هەموو ئازارەی توش بووە، ڕمێکم لە پشتی دا و لە سنگی هاتوۆتە دەرەوە، کەچی هێشتا دەڵێ بردمەوە، سەرفراز بووم بە پەروەردگاری کەعبە، بە ئاواتەکەم گەیشتم. کەواتە گەیشت بە ئاواتەکەی کە گەیشتنە بە حوزوری ڕەب العالەمین، لە دنیای فانی ڕزگاری بوو، گەیشتە قیامەتی نەبڕاوە، گەیشتە حوزوری خوای پەروەردگار، گەیشتە فریشتەکان، خزمەت پێغەمبەران، خزمەت پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. کەواتە حتا لە خوای پەروەردگار لە ناوە بەرزەکانی لە سیفاتە بەرز و باڵاکانی شارەزاتر بی، بە دڵنیاییەوە باشتر دەیناسی، ئەو کاتە کە باشت ناسی جوانیش عیبادەتی دەکەی. ئەو مرۆڤانەی کەوا بەردەوام لە خوا دوور بوون، خوا پەناماندا و خوا هیدایەتماندا و هیدایەتی گومڕایانیش بدا بیانێنێتە سەر ڕێگەی ڕاست، هی ئەوە بۆ بەڕێزان کە دژایەتی خوایان کردووە لە خوا نەگەیشتون، یعنی نەهاتون لە قورئانەوە لە پەیامی پێغەمبەرانەوە سەلامی خوایان لەسەر بێ بزانن خوا کێیە، ئەم خالقە کێیە و بیناسن، یان کە بیستویانە بەخوا بگەن بە هەڵە تێگەیشتون، ویان زانیوە خوا هەیە لە ئاسمانە،
بەڵام کاروباری سەر زەوی پێبەڕێوە ناچێ ئەم بتە و دار و بەردوشتانە بتپەرستەکان دەهاتن دایان پەرستن و دایانکردن بە هاوبەشی خوا چاولێ بە سەقەتیە. بۆیە خاڵی یەکەم لەم بابەتە گرنگەدا ئەوەیە بگەیت بە خوای پەروەردگار لە ڕێگەی ناسینی پەروەردگارەوە لە قورئاندا. ئەو کاتە عەقیدەت کە دامەزراوە بوو وەڵڵاهی عیبادەتەکان چێژیان لێ دەبینی کە بە ڕۆژووی لەم ڕەمەزانەدا هەز بە چێژ و ئارامیەک دەکەی کە پێشتر لە کاتی نان خواردنی نیوەڕوان و لە سفرەی ڕازاوەدا ئەو هەستت بۆ دروست نەبوو ئەمە هەستی ناخە. بەڵام چێ هەستی پێدەکە؟ ئەو کەسە زیاتر هەستی پێدەکە کە زیاتر بە پەروەردگاری خۆی گەیشتووە. دووەمیان گەیشتن بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و تێگەیشتن لێی. زۆر کەس کە گرفتی هەیە و ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناناسێ یان دژایەتی دەکا پەنا بە خوای پەروەردگار هی ئەوەیە نەگەیشتەوە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەل لە دوورەوە لە زمانی نەیارانیەوە بیستویەتی. وەیە کاتێک کە لە زمانی نەیارانەوە یان لە زمانی ڕۆژهەڵات ناسانێکی بێویژدانەوە کە هاتوون ژیانی پێغەمبەریان صلی الله علیه وسلم نووسیوەتەوە ئەم خۆی بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم نەگەیشتووە بە خزمەت سیرەی ڕاستەقینەی وەکو خۆی نووسراو نەگەیشتووە لە دەمی دڵسۆزانی ئیسلامەوە وەکو خۆی پێغەمبەری صلی الله علیه وسلم نەناسیوە نەهاتۆ قورئان بخوێنێتەوە لە ڕێی خوای پەروەردگارەوە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم بناسێ لە دەمی نارانی ئیسلامەوە ناسیوێتی ئیتر بە پێغەمبەر نەگەیشتووە دوژمنایەتی لەگەڵا کردووە. یاخود ئەوانش کە لە سەردەمی خۆیدا وەکو موشریکەکانی مەککە خۆ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگەیشتن بەجەستە پێی دەگەیشتن بەڵام بڕیاریاندا بوو کە لێی تێنەگەن حەد پێشتر بڕیاریاندا بوو کە بڕوای پێنەهێنن کەواتە زۆر جا تۆ بە کەسێک دەگەی بەجەستەش لەگەڵ یای بەڵام پێشتر بڕیارت داوە بەرامبەری کە تێی نەگەی و گوێی بۆ نەگری. بۆیە ئەوانەی کە بە خزمەت پێغەمبەر دەگەیشتن صلی الله علیه وسلم گوێی دڵیان بۆ دەکردەوە ئیمانیان دەهێنا شایانی ئەو هیدایەتە بوون. توفەیلی کوڕی عەمری دەوسی دەفەرمێ من کابرایەکی شاعیر بووم کەسایەتی ناو هۆزەکەی خۆم بووم هاتمە شاری مەککە قوڕەیشەکان لە دەورم هاڵان هەموو ناسیاوم بوون سەرانی قوڕەیش و پیاوە ناودارەکانیان و شاعیر و زاناکانیان پێیان وتم ئەی توفەیل وریا بە نزیکی محەممەد مەبەوە ئەوە محەممەدە هەل لە پەنای کەعبە دانیشتووە ئاگەر لێ بێ نزیکی نەبیتەوە ئەمە قسەکانی وەکو سحر وایە سحرت لێ دەکات تووشی گومڕاییت دەکا لە دینی باب و باپیرانت هەڵدەگێڕێتەوە هەموو دنیا لەبەر چاوت تاریک دەکا ئەوە نە بە خراپە باسییان کرد ئەوەندە بە دژایەتی پێغەمبەریان کرد صلی الله علیه وسلم ئەوەندە وایان سامنا کرد کە هەر لێی نزیک ببمەوە تووشی بەڵایەک دەبم وەڵڵی هاتم لۆکەم خستە گوێچکەمەوە لۆکەم خستە گوێمەوە جوان جوان ئاخنیم بەڵام کاتێک کە بەلایدا تێپەڕین بەلای کەعبەدا هەستم کرد هێشتا گوێم لە دەنگی شتێک دەبێت بۆیە پەنجەکانم خستە سەر لۆکەکە بۆی هەر بە تەواوەتی گوێم لە دەنگی نەبێ و کاریگەری لەسرم داننێ بەڵام بە ئاگا هاتمەوە عەقڵ و هۆشم بە ئاگا هاتەوە پێم وت بە خۆمم وت لای خۆی من شاعیرم لای من کابرایەکی زمانزانم قەڵەمڕەوانم کەسایەتیم لەناو هۆزەکەمدا ڕیشتپی قەومەکەمم خەڵکی ئامۆژگاری دەکەم واللهی عیبە من لە قسە بترسم ێ باشە خۆ محەممەد نەشم شێری پێیە نەبەر دووداری پێ پێم کێشێ بەس قسە دەکا باشە گوێی لێ دەگرم ئەگەر باش بوو سوودی لێ دەبینم ئێگە خراپ بوو وئین قەبیحا تەرەکته ئەگە قسەکانیم بەدڵ نەبوو هەروازی لێ دێنم پشت گوێی دەخەم و تەرکی دەکەم. ئەفەرمێ بۆیە شوێنی کەوتم کاتێک کە لای کەعبەوە ڕۆیشتەوە بۆ ماڵەوە لە دەرگامدا و پێشوازی لێکردم وتم ڕوخسەت هەیە بێ مەژوورە لەلا دانیشم و چەند پرسیارێک بکەم وتی بەسەر چاو زۆر بە حرمەت بوو ئەو زمانە شیرینەی ئەو لەفزە شیرین و جوانەی بە قوربانی بم. ئەفەرمێ دای نیشاندم و فەرمووی پرسیارت هەیە چییە بیکە وتم من شتێکی ئاوام لە قوڕیش بیستووە کە تۆ کابرایەکی وەکو ساحیر وای یان ساحری و مێشکی خەڵک تێک دەدەیت چاوی خەڵک لێڵ دەکەی ئێستا هاتووم بزانم چیت پێیە من ناترسم من شاعرم عیبە بترسم کابرایەکی زمانزانم ڕەوان بێژم دەفەرمێ قورئانی بۆ خوێنمەوە فەرمووی ئەم قسانە هی من نییە ئەم قسانە هی خوای ڕەبی عالەمینە کە منی کردەوە بە پێغەمبەر و ئەم پەیامەی بۆ ناردوم من ئەمەم پێیە بەو دەنگە شیرینە جوانە ناسکەی بەو دەنگە زوڵاڵەی خۆزگەم بۆ سەحابانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە گویان لەو دەنگە
ئەزیزەی بووە، لەو دەنگە خۆشەی بووە کە هەموو لەشت دەهەژێنێ. دەفەرمێکی گوێم لە قورئانەکە بوو یەکسەر زانیم وەڵڵاهی ئەمە کەلامی هیچ شاعیرێک نییە، هیچ نووسەرێک نییە، قسەی هیچ مرۆڤێک نییە، بۆیە یەکسەر بڕیارمدا کە موسڵمان بم، هەر لەوێ شایەتمانم هێنا و موسڵمان بوو. چاو لێیە کە بە پێغەمبەر گەیشت صلی الله علیه وسلم خۆی گوێی بۆ گرت. گرفتی مرۆڤەکان ئەوەیە بە گوێی خەڵکی تر گوێ دەگرن، ناکا کە تخوا عەقڵی داوە بە خۆت گوێیەکانت بکەوە بە گوێی خۆت ببیستە. کە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشت لێی تێگەیشت هیدایەتی ئیمانی وەرگرت. وایە هەموو ئەوانەی دژایەتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم لە بێگانە و ناوخۆ هی ئەوەیە کە بە پێغەمبەری خوا نەگەیشتون، یان سیرەی پاکیان نەخوێندۆتەوە، یان هیچ شێواویان خوێندۆتەوە، یان کە خوێندویانەتەوە سیرەکە شێواوە. ئەم ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستکاری مرۆڤی تێدا کراوە، لە قورئانەوە هەڵنەهێنراوە، ڕێبازی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم وەکو خۆی، کە بەڕاستی سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێت هەر لە قورئانەوە وەربگیرێ، نەک لە مێژووەوە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو دایە عایشە دەیفەرموو کانە خولوقه القورئان، ئەخلاق و ڕەوشت و هەڵس و کەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بواری سیاسیدا، لە بواری سەربازیدا، لە بواری کۆمەڵایەتیدا، لە بواری ئابووریدا، لە بواری خێزانیدا، هەر هەموو ئەخلاقی قورئان بوو. قورئان بخوێنەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبینیەوە، ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەخلاقی قورئان بوو کە قورئانیش هەمووی ڕەحمەتە، یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوورە لە هەموو زەحمەتێک بۆ مرۆڤایەتی و هەموو ڕەحمەتێکی پێ هەتا قیامەت بۆ هەموو مرۆڤایەتی. یاخود ئەو کەسێکەوە باسی پێغەمبەری بیستۆ صلی الله علیه وسلم لە داعیەک لە بانگخوازێکی متەکەبیر خۆبەزلزان دڵڕەق زمان پیس زمان زبر هەر لەعنەت لەم دەکا و لەعنەت لەو دەکا و هەر ئەو دەنێرە بۆ جەهەنەم و هەر ڕووناکی لە نێو چاوانیان نەماوە، هەر قسەیەکی خۆش و زەردەخەنە بە دەم و لێویان نایە. ئیتر کابرای خوانەناس کاتێککە ئەمە دەبینێ ئەمی بینیوە دڵە باشە ئەمە میراتگیری ئەو پێغەمبەرە بێ صلی الله علیه وسلم، ئەمە شوێنکەوتوی محەممەد بێ و بانگەوازی دینەکەی بکە. دیارە محەممەد بۆ خۆی زۆر لەم ڕقتر بووە، زۆر قسە تاڵتر بووە، زۆر ڕووگرشتر بووە، بۆیە ئەمە نوێنەریەتی یەکسە پشت لە ئیسلام دەکات. بۆیە زۆر گرنگە ئێمە وریابین لە خودی قورئانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بناسین و ئەخلاق و ڕەوشت و وتاری هیچ مامۆستایەکی ئاینی هیچ بانگخواز و داعیەکی ئیسلام لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم حیساب نەکەین، کاتێک کە وەکو خۆی نایگەیەنێ و وەکو خۆی باسی ناکە و ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕەوشتەکانیان نەدراوشاوەتەوە. پاشان لە بواری عەقیدەوە خاڵی سێیەم با بڕۆین بۆ ناو خێزان. لە ناو خێزاندا جاران خوشک و برا، دایک و باوک لە دەوری یەک کۆ دەبوونەوە، لە یەک ژووردا دادەنیشتن، لە یەک شوێنا دەخەوتن، لەسەر یەک سفرە نان دەخورا. هەر ئەم مێز و نانخواردنشتێ ئێستا نەبوو، سفرەیەک هەمومان بیرمانە ڕادەخرا بە پێی زۆر و کەمی خێزانەکە، سفرەی گەورە بۆ خێزانی گەورە، سفرەی بچووک بۆ ژن و مێردێک و یەک دوو منداڵ، ئیتر هەمویان لەسەر یەک سفرە بە دانیشتنەوە بەرامبەر یەکدا دانیشتن نانیان دەخوارد. بۆیە لە یەکیش دەگەیشتن، بەخوا هەر لەسەر سفرەی نانخواردنەکە باوک یان دایک کە سەیری کوڕ و کچەکانی دەکرد بە شێوازی گرتنی کەوچکەکەی و پاروبردنەکە بۆ دەمی و کەم و زۆری خواردنەکەی کە دەوەکو جاران نەماوە تێدەگەیشت ئەم کوڕی گرفتێکی هەیە، تێدەگەیشت ئەم کچەی تەواو نییە و گرفتێکی دەرونی هەیە، ناڕەحەتیەکی هەیە پێویستی بە حەلکردنە. بۆیە بەڕێزان هەوڵی دەدا کە لی نزیک بێتەوە، کە لی نزیک دەبووانێ دەردەدڵیان بۆ یەک دەکرد و هەل لە چوارچێوەی ئەو ژوورەدا مشکلی ئەو خێزانە حەل دەکرا، بەدەم یەکەوە دەبوون کە بە یەک دەگەیشتن برایان لە یەکیش دەگەیشتن. بەڵام ئەمڕۆکانە بۆچی کێشەی ناو خێزانەکان زۆر بووە؟ بەخوا ژن و مێردیش وەکو میوان یەکتر دەبینێ، دانانیشە کاتێک کەوا دەردەدڵ بۆ یەکتر بکە، گرفتەکانی خێزانەکە باسکە، شتێک کە بە دڵی نییە لە مێردەکەیدا بەڕەوانی پێی بڵێ من لەم ڕەفتارەت نیگەرانم، نەک لە شەخصی بەڕێزی خۆت، تۆ خۆشەویستی منی. پیاوێک دانانیشێ کاتی نەهێشتێتەوە کە لەگەڵ خێزانی بەڕێزیا دانیشێ بڵێ تۆ ئازیزترین کەسی سەرزەویمی، تۆ خۆشەویستی دمی، تۆ دڵەکەمی، تۆ هەموو شتێکمی هاوسەری بەڕێزم، بەس لەم ڕەفتارن نیگەرانم. چاو لێ لە بچووکترین بەریەککەوتندا ئاگرێکی گەورە لە نێوانیاندا دروست دەبێت.
بەجەستە بە یەکەون بەڵام لە یەک نەگەیشتون. ئێستا بۆیە منداڵەکان پەنادەبەرەبەر هاوڕێی خراپ لە دەرەوە تووشی چەندەها ڕێبازی نەشیا و بە ئاین و بە کۆمەلگا بە کولتوری ڕەسەنی کوردەواری دەبن لەبەر ئەوەی لە ماڵەوە هەر یەکە لە شوێنێک نان دەخوا، هەر یەکە لە سعاتێکە نان دەخوا، هەر یەکە تەلەفۆن بۆ ماتۆڕ و دیلیڤەریەک دەکات لە فەکەی بۆ بێنێ، هەر یەکە لە ژوورێک دانیشتووە، ئەو کاتەش کە لە هۆڵێکا لە شوێنێکا لە ژووری دانیشتنابەیەکەوە بن هەر یەکە مۆبایلەکەی خۆی پێوە هەر ئەوە خەدلێدانە و کلایک و کۆمنتە و کەس ئاگای لە کەس نییە هەتا وەختی خەو بەلایاندا دەبا. بۆیە لە ناو خێزانەکاندا تەبایی نەما، لە ناو خێزانەکاندا بە یەک گەیشتن نەما، لە یەک گەیشتن نەما. بۆیە بەڕێزان ئەم هەموو کێشە و سەرگەردانی هەیە.